اما بچن سلیمانی لوی داره داوی زانیاریان به دست بخند درباره و فرمان اجبو دست سرکردن لاهور شیخ جنگی هاتیه درخواستن. پیامنر رولا پیشوا بختیار به مرابج سلیمانی و پیشوا دنباش چل زانیاری که نو کرده دستیته اف به واجو گشت کدری فرمان دست سرکردن گشتیا و لاهور شیخ جنگی جبر کو برای ویدی به جهینا فرمان هاتیه دای. جەفەرم کاتتان باش نوێترین زانیاریەکان ئەمەوێت دەست پێ بکەم ڕاستە و خۆ ژمارەیەک لە قونسڵ و نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان کە لە هەرێمی کوردستان هەنوو بارەگەیان هەیە ئەوان داوایان کردووە و هاتوونەتە نێوەنگیری نێوان پاڵ تاڵەبانی و لاهور شێخ جەنگی بۆ ئەوەی کە ئەو هێزەی چوونەتە نزیک ماڵی لاهوری شێخ جەنگیەوە بکشێتەوە تاوەکو ڕەوشەکە و دۆخەکە هێمن و ئارام ببێتەوە بەڵام هەتاوەکو ئێستا ئەوانە ئەنجامێکی وتویان نەبوو هێزەکان نەکشاونەتەوە و زانیارێکی دیکە کە نوێیە ئەوش ئەوەیە دەستگیرکردنی لاهوری شێخ جەنگی تەنیا خۆی نییە بەڵکو داواکە چەند کەسێکی دیکە لەوانە پۆڵات شێخ جەنگی ڕێبوار حامی حاجی خەیالی و چەند کەسێکی دیکە کە ئەمانەوانن کەسی زۆر نزیکی لاهوری شێخ جەنگین و ئەو هێزە سەربازی کە هەیەە بەڕێوی دەبن و ڕاهێنان پێ دەکەن و فەرماندەیی هێزەکە دەکەن ئەمانەش ناویان لەو لیستەدایە کە دادگی سلێمانی داوایان دەکەوێت هێزانەکان مەبەستیان لە دەستگیرکردنێتی و هەواڵێکی دیکە ئەمەوێ بۆ بینەرانی ڕوودا و باس بکەم بڕیاری کۆبوونەوەکی دەباشانە کە بە سەرپەرشتی پافڵ تاڵەبانی کۆتایی هاتووە سێ خاڵە من دوو خاڵیتان بۆ دەخوێنمەوە خاڵی سێم تاوەکو پشڕاستی نەکەمەوە جارێ نایخوێنمەوە خاڵ یەکەم ئەوەیە کۆماندۆ و دژە تیرۆر سەرپەرشتی دەکەن سەرپەرشتی پرۆسی دەستگیرکردنی لاهوری شێخ جەنگی دەکەن و کۆماندۆ بە هێزی زەمینی و هێزەکان دژە تیرۆر لە ئاسمانەوە سەرەتا بە بڵندگۆ داوای خۆڕادەستکردنی لاهور شێخ جەنگی دەکەن دەیانەوێت لە ڕێگەی داواکردنەوە پێی بڵێن هەتاوەکو ئێسامە دەمانێت تۆ دەستگیر بکەین فەرمانی دادگامان پێەیە و پاش ئەوە ڕێکای دیکە دەگرنەبەر من لەبەردەست مەچیە بەڵام چاوەڕوانیەوەم کە بە تەواوەتی پشڕاستی بکەمەوە بزانم تەواوە ئەو کاتە ئەو زانیارش بە بینەرانی ڕوودا و دەدەین وە سەبارەت بە ڕوبەڕووبوونەوە وە سەبارەت بە وەڵامی لاهوری شێخ جەنگی ئەم خاڵەیە کە لاهوری شێخ جەنگی لە وەڵامی هەموو ئەو هێزە ئەمنیانی کە چوونەتە سەری و چوونەتە نزیک ماڵەکەی ئەوەیە کە ئەو بە هیچ شێوەیەک خۆی ڕادەست ناکات ئامادەی هەموو ڕوبەڕووبوونەوەیەکی شەو بە هیچ شێوەیەک ئامادەی خۆڕادەستکردنیش نییە سەبارەت بە ڕوبەڕووبوونەوە تەقا ئەم بابەتە پرسیارم کرد بە دۆدا چوونم کرد بە منیان گوت کە ئەو هێزە ئەمنی چوونەتە نزیک لالەزار بە کۆماندۆ دژە تیرۆر ئاسایش پۆلیسی هاتوچۆ هیچیان هەتاوە کۆم ئێستا فەرمانی تەقەکردنیان پێ نییە پێیان نەگوتراوە تەقە بکەن تەنیا داواکردنە لە لاهوری شێخ جەنگی کە خۆی ڕادستی هێزانەکەم کە لە وەڵامیشدا هەتاوەکو ئەم ساتە وەختی کە قسەی تێ دەکەین لاهوری شێخ جەنگی ئامادەی خۆ ڕادەستکردن نییە دەڵێت خۆم ڕادەست ناکەم و ئامادەی هەر ڕوبەڕووبوونەوەیەکیشم خۆی ڕادەست ناکەوە لەگەڵ ئەمەشدا نوێنەری وڵاتان حیزب و لایەنە سیاسەکانی دیکە ئەمانە هەموو ویسویانە نێوەنگیری بکەن و تەداخولیان کردەوە بەڵام هەتاوەکو ئێستاش ئەو نێوەندگیرانش ئەنجامێکی نەبووە هێزانەکان هەر لەوێ ماونەتەوە جارێ لەوێن کە داوای خۆڕادەستکردنی لاهوری شێخ جەنگی دەکەن و بەبەستیان خۆڕادەستکردنی ڕادەستکرد یعنی گرتن و دەستگیرکردنی لاهوری شێخ جەنگی بەڵام ئەو هەتاوەکو ئێستا دەڵێت من خۆم ڕادەست ناکەم وە لە کۆبوونەوەکەی دەباشان بڕیار درراوە هەتاوەکو ئەو کاتەی لەسەرەوە وەڵامیان بۆ دێت یاخود قۆناغی یەکەمەوە بێت داواکاری بێت لە لاهوری شێخ جەنگی کە فەرمانی دادوەریان پێ و خۆی ڕادەستی هێزانەکان کات و دواتر هەنگاوی دیکە دەگرنەبەر و ئۆکەی هەنگاوی دیکە و ڕێکاری دیکەن بەرامبەر لاهوری شێخ جەنگی هێزانەکان چاوەڕێ یەک ئۆکەین ئەوان دەیکەن بەڵام هەتاوەکو ئێستا هەر داواکردنە لە لاهوری شێخ جەنگی بۆ خۆ ڕادەستکردن و هەروەها لاهوری شێخ جەنگیش لە وەڵامدا گوتوێتی خۆم ڕادەست ناکەم بە هەر شێوەیەک بێت خۆم ڕادەستی ناکەم لەبەرەوەی ئەوان وا دەڵێن ئەو کەسانی نزیکی لاهوری شێخ جەنگی ئەمە فەرمانی دادگانیە بەڵکو فەرمانی خودی سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام لە بەرامبەریشدا هێزانەکان کە چوونەتەوێ دەڵێن نەخێر ئەمە فەرمانی دادگەشت فەرمانەکەی داوە بە ئاسایش بە پێی تایبەتمەندی بۆ ئاسایش و هێزەکانی دیکە بۆ دەستگیرکردن و جێبەجێکردنی فەرمانەکە چوونەتە نزیک لالەزار و ئەو هێزی کە چوونەتە ئێرە تاوەکو ساتە وەختە بڕیاری تەقەکردن فیشەک تەقاندن هیچ گرجی هیچ ئاڵۆزیەک هیچ شتێکیان پێ نیە تەنیا ئەوە نەبێت
چواردەوری ماڵەکەیان گرتووە داوای لێ دەکەن خۆی ڕادەسی هێزە ئەمنیەکان بکەوە تاوەکو ئێستا ئامادە نەبووە خۆی ڕادەسی هێزە ئەمنیەکان بکات و ئەو بازگە کاتیانی کە لە نزیک لالەزار و گەڕەکی سەرشناردانرابوون هەتاوەکو ئێستا هەرماون گەرنا گەڕک و شوێنەکانی دیکەی سلێمانی کێشیانە جوموجۆڵ و هاتوچۆ ئاسایی ئەم شەقامی کە ئێستا لێرەشەوە هەیە شەقامی دەرچوونە لە سلێمانی لای پارێزگای سلێمانیە لێرە جوڵە و هاتوچۆ و جوموجۆڵی هاونیشتیمانیان ئاساییە خۆی ئەمڕۆ پێنجشەمەیە پێنجشەمان سلێمانی قڕەباڵسترە بە بەراورد بە ڕۆژەکانی کە لە بەرگە شارێکی زۆر و سەردانیکەرێکی زۆری دێت جوموجۆڵ ئاساییە ئەوە نەبێت کە لە بازگەکان قەرەباڵغی هەیە قەرەباڵغێکی زۆر دروست بووە لە بازگی هەربەت لە بارزی تاسلوجە بانی مەقان کەڵەوانان چوون بۆ ئەرباژێر چوون بۆ پیرەمەگرون و مێرگەپان ئەمانە هەموو هێزی ئەمنی لێ ڕاوەساون هێزی ئەمنی بە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو زیاتری لێن ئەو هێزە ئەمنیانەش هێزەکانی شێتیرۆر و کۆماندۆ هێزەکانی دیکەن بەم شێوازەیە هەتاوەکو ئێستا لە هەولێر پێشەوە تەماکۆ لاهور شێخجەنگی لە هۆتێل لالەزارە لە دەردۆرە هۆتێلێکی هێزên ئەمنی بەڵاو بوونە ئەف قەرەباڵغی و ڕێگریان لە دەربەی سلێمانیە بازگەهان چنە ئەف ژی هەر بڕیارە کۆ دەبێت لە بازگەهانشی بازگە بێنە تۆندکردن تەماکۆ دیارە لاهور لە کو دەرەیە جعفەر ئەزانی هۆکاری توندکردنی بازیەکان و کۆنتڕۆڵکردنی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە بەرەیگە لاهوری شێخجەنگی هەوادار لایەنگر و ئەندامی زۆریان هەیە کە بەشێکیان لە شارەکانی دەرەوەی سلێمانین بۆ نمونە لە هەڵەبجە هەیەی لە دوکان و هەولێر هەیەی لە کۆیە هەیەی لە ڕانیۆ قەڵاجێ هەیەی لە کەرکوب لە چەمچەماڵ ئەمانە ژمارەیەکی زۆری ئەندامی هێزەکەی لاهوری شێخجەنگی یاخود هێزی دوو پشک ئەو کەسانە پێشی دەهێنن کە لە دەرەوەی شاری سلێمانین لە قەزاوناهێ و گوند و شارەکانی دەرەوەی سلێمانین ئەمە وای یانێ بازەکان کۆنتترۆل بکەن ڕێگە نەدەن کەس بەچەکەوە بێتە نێو سلێمانی و کەس نێتە نێو سلێمانی بۆی گرتبوونەوە کۆبوونەوە قەرەباڵغەیەک دروست بکرێت بۆەوەی هەر ڕووداوێک ڕوویدا قوربانی لێ نەکەوێتەوە و نەبێتە هۆی ینی گرژی و ئاڵۆژزەکان زیاتر نەبن تەقەی تێ نەکەوێت خوێنی تێدا نەڕژێ بۆیە داوایان ئەوەیە کە دۆخ ئارام بێ بە ئارامی داواکەن بە بڵندگۆ ئێستا بە بڵندگۆ داوا لە لاوری شێخجەنگیەکەن کە خۆی ڕادستی هێزانەکان کە بەڵام ئەو هەتاوەکو ئێستا ئامادەی ئەوەی تێدا نییە خۆی ڕادست بکە و دەڵێت ئامادەی هەر ڕوبەڕووبوونەوەی یان هەر شتێکە بیکات بەڵام خۆی ڕادست ناکات لە بەرەوەی دەڵێت ئەمە فەرمانی دادگانی بەڵکو فەرمانی خودی سەرۆکیەکەی نیشتیمانی کوردستانە لە بەرامبەرشدا هێزەکانی دیکە کە لەوێن هێزە ئەمنیەکان دەڵێن نەخێر ئەمە فەرمانی دادگایە و دەبێ وەکو خۆی جێبەجێ بکرێ و فەرمانی دەستگیرکردنمان پێ بۆیە هەتاوەکو ئێستا دۆخەکە بەو شێوازەیە کە خۆی ڕادست نەکردووە چاوەڕوانی ئەوەن هێزە ئەمنیەکان لاهوری شێخجەنگی خۆی ڕادست بکە ئەوەشمان لەبیر نەچێت جگە لە لاهوری شێخجەنگی چەند کەسێکی دیکە لە لیستی ئەو ناوانەدا هەنکە داوای دەستگیرکردنیان لەسەر و فەرمانی گرتنیانەیە کە وڵات شێخجەنگی ڕێبەر حامی حاجی خالی و چەند کەسێکی دیکەش کە نزیک لە لاهوری شێخجەنگین و لەگەڵ ئەو کار دەکەن و بە تایبەت سەرپەرشتی و فەرماندەی و هێزە چەکدارن کە لە لالەزار و لەبەرەی گەلە هەن ئەوانش فەرمانی دەستگیرکردنیان هەیە فەرمانی دەستگیرکردنەکەش هەر ئەو تۆمەتانەی کە لە ڕابردووبوون باسکردن جارێکی دیکە باسی دەکەم هەوڵدان بۆ کێرە شێوێنی و تێکدانی ئارامی سلێمانی هەروەها بەلا ڕێبدابردنی خۆپیشاندان هەڵقوتانە سەر چەند شوێنێکی گرنگ و حساسی سلێمانی و هەوڵی کودەتا لە نێو پارێزگای سلێمانی ئەمانە ئەو تۆمەتانن یاخود ئەو هۆکارانن کە وای کردووە کە فەرمانی دەستگیرکردن بۆ لاهوری شێخجەنگی لە پارێزگای سلێمانی و لە دادگای سلێمانیەوە بۆ دەربچێت وە لە ماوەکانی ڕابردووشدا ئەگەر بڵێ بۆ مانگونیوێک لەمەوبەر لە نێو سلێمانی فەرمانبەر مامۆستای ناڕازی هەموو ویستیان بێن خۆپیشاندان بکەن گردبوونەوە بکەن داوای موچە و پێدانی شای سەدارایەکانیان بکەن بەڵام هێزانەکان ڕێگریان کرد ژمارەی زۆر لە ڕۆژنامەوان ڕێخەری خۆپیشاندانەکانیان دەستگیر کرد لە دوای ئازادکردنیان ڕاگەندراویان بڵاو کرد دەستگای ئاسایشی هەرێم ئەوەیان ئاماژە پێ کرد کە دەستێکە بووە زانیاری دروستیان لەلا بوو کە دەستێکە بۆ بەلا ڕێدابردنی و خۆپیشاندانە و دروستکردنی شەڕ و ئاژاو لە نێو پارێزگای سلێمانی بۆیە ڕێگە نەدراوە ئەو خۆپیشاندانە بکرێت ئەوە یەکێکە لەو خاڵانی کە لاوری شێخجەنگی و ئەوانەی نزیکین پێی تۆمەتبار دەکرێن کە ئەمڕۆ لە لیستی داواکاریەکاندا یاخود ئەو یەکێکە لە هۆکارەکانی دەستگیرکردنی لاهوری شێخجەنگی یاخود فەردەرکردنی فەرمانی دەستگیرکردن بۆ لاهوری شێخجەنگی لە بەرامبەرەوەی کە هێز لە چواردەوری لالەزار هەیە لە نێو لالەزاریش ئەو گەنجانەی کە بوون بە ئەندامی هێزی دوو پشکی بەریگەل یاخود ئەو هێزە کە نزیک لە لاهوری شێخجەنگیە ئەوانش لە نێو بارەگاکی خۆیان بەستووە
پڕچەک کراون لە ئامادە باشیدان و هەردوو لە ئەتوانین بڵین ڕوبەڕوویەکەن بەڵام ئەوەندەی کە ئێمە قسەمان کردووە لەگەڵ سەرچاوێکی ئاگدار لە بابەتەکە دەڵێ هێزانامنیەکان کە لەوێن هیچیان فەرمانی تەقەکردن ئەو بابەتیان پێ نییە بەڵام لە ئەگەری ڕوبەڕووبوونەوە یاخود دەست پێشخەری لە تەقەکردن لەلایەن لا لەزارەوە وەڵامێکی دیکەیان دەبێت بەڵام هەتاوەکو ئێستا لەوێ کپە چاوەڕوانی ئەوە دەکرێت کە لاهوری شێخجەنگی خۆی ڕادستی هێزانامنیەکان کات لەبەرەوەی هێزانامنیەکان داوایان ئەوەیە لاهوری شێخجەنگی خۆی ڕادست بکات. باشە پلانە یەکێ ئەوەیە و داخوازێ دەکەن لاهور شێخجەنگی خۆ ڕادەست بکات. پلانە دوێژی دیار نینە لێ وەختە کاتیە دەست نیشانکردن و حتا کەنگی ئەگەر پلانێکی جیبجی نەبوو یان لاهور شێخجەنگی خۆ ڕادەست نەکرد پلانە دوێ بکەوە بواری جیبجیکردنێدا وەخت هاتیە دیاریکردن نیشانە کاتیە دیاریکردن چ ڕوو بدات دێ پلانە دویم چێ بێت؟ جعفەر ئەتوانمەوە بڵێم کاژێری سفر دانراوە تاوەکو ئێستا بە دروستی دیار نییە ئەمڕۆیە بەیانە کاژێرێکی دیکەیە خولەکێکی دیکەیە درنگانی ئەم شەوە یاخود بەرە بەیانە کە قۆناغی دۆمی دەستگیرکردن یاخود جێبەجێکردنی پلانی لاهوری دەستگیرکردنی لاهوری شێخجەنگی چییە و چۆنە لەبەرەوە تاوەکو ئێستا بۆ ئاشکرانە کراوە هەوڵمدا ئەو زانیارم دەست بکەوێ بەڵام ئەو سەرچاوانەی کە قسەمان لەگەڵ کرد لەگەڵ پەیوەندیمانێ لەگەڵیاندا ئەوان بەێمەیان گوت کە چاوەڕوانیەوەکەین و داواشمان ئەوەیە لە لاهوری شێخجەنگی یاخود کاک لاهور خۆی ڕادەست بکات لەبەرەوەی ئەمە داوایەکی یاسایی و دیموکراسیە هاتوین دادگا داوات دەکات دەبینە بەردەم دادوەر و دوای وەرگرتنی وتە لەلایەن دادوەرە و دادگاییکردنەوە جێبەجێکردنی فەرمانی دادگا ئەرشی ئێمەیە و ئەو کاچی بڵێ ئێمەش ئەوە جێبەجێ دەکەین بەڵام هەتاو کێسە لاهوری شێخجەنگی خۆی ڕادەست نەکردووە ئەوە قۆناغی دوای و پلانی دوایی لەلای هێزانامنیەکان تاوەکو ئێستا ئاشکرایان نەکردووە جەعفەر. باشە شخۆ بڕیاریا دادوەرە وەکە لە گۆری وان زانیاریان جالیە دن بەرەیە گەل دەبێژە و بڕیار لە جان سەرۆکی یەکەتیە بوو یە نەک دادوەر بەژ بەحسە دو خاڵان کرد و ژە جڤینەکە بە سەرپەرشتیە بافڵ تاالبانی دەرکەتیە ئەو دو خاڵە ژی هەر بڕیارە دادوەرن گەهشتە ناوا جڤینێدا وها بڕیار سەر هاتیە داین یان ئەو دو خاڵە بڕیارە یەکەتی و سەرۆکی یەکەتیەیە. جعفەر خۆی کێشەکە ئەوەیە کە هێزانامنیەکان دەڵێن فەرمانی دادگامان پێ بەڵام لاهوری شێخجەنگی دەڵێ باوەڕم پێی نییە ئەوە فەرمانی دادگانیە بەڵکو و فەرمانی خودی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ دەستگیرکردنی من بەڵام لە بەرامبەریشدا هێزانامنیەکان دەڵێن نەخێر هیچ پەیوەندی بە بڕیاری سەرۆکی یەکێتیەوە نییە بەڵکو و فەرمانی دادگا کێشەکە لەسەر ئەمە دروست بووە لاهوری شێخجەنگی بۆیە خۆی ڕادەست ناکە دەڵێ متمانەم نییە ئەمە کێ دەڵێ دەمبەن بۆ داگا کێ دەم بە بۆ شوێنێک ئەمە کێشەکەیە وە سەبارەت بەو دوو خاڵی باسم کرد ئەوە ئەنجامی کۆبوونەوەکی دەباشانە کە کۆبوونەوەکە تێیدا کەسی یەکەمی هەموو هێزە سەربازیەکانی پارێزگای سلێمانی کە هەن لێرە بە یەکەکانی هەفتا و ئەو یەکە و فەرماندەیانی کە تێیدا هەن واروەها ئاسایش ئەم بڕیاری تێدا دراوەکە قۆناغی یەکەم تەنیا داواکردن لە لاهوری شێخجەنگی خۆی ڕادەست بکە کاژێری سفریان بۆ داناوە بۆ وەڵامدانەوەیکی دیکە یاخود بۆ ڕێکارێکی دیکە و پلانێکی دیکە جێبەجێکران ئەوە کاژێری سفریان بۆ داناوە دەڵێن لەسەر مێزی گفتوگۆ بووە و بڕیارمان لێداوە بەڵام ئەو جارێ ئاشکرانیە کە دواتر چی دەکەن ئەو دوو خاڵانە هیچ پەیوەندیەک بێت دادوەر و دادگای هێوانینە خۆی ڕادەست بکات. جعفەر دادگا بڕیاری خۆی دەرکردووە بڕیارەکەی خۆی داوە بە ئاسایشی سلێمانی من بە دوواداچوونم کرد بۆچی دراوە بە ئاسایش نەدراوە بە پۆلیس گوتیان تایبەتمەندی داواکاریەکە تایبەتمەندی ئۆتۆماتانی لەسەرەتی پەیوەندی بە ئاسایشەوەیە بۆیە داواکە ڕادەستی ئاسایش کراوە وتم ئەی باشە بۆچی ئاسایش بە تەنیا نەچووە داوای دەستگیرکردنی لە بکات یاخود دەستگیری بکات ئەوان گوتیان هەندێک کەیس هەندێک داواکراو هەیە کە هێزی چەکداری هەیە مەترسیەوەی هەیە ڕوبە ڕوبەنەوە ڕوودا مەترسی کاری نەخوازراوی هەیە بۆیە داوای هاوکاری لە هێزێکی دیکە دەکەن ئەو هێزە جەتیرۆر بێ کۆماندۆ بێ هەج هێزێکی دیکە بێ ئێمە داوای لێ دەکەین بۆی ڕادەستی بکەن ئەمە هۆکاری ڕادەستکردنەکەی بووە و کۆبوونەوەی یعنی بڵێن هێزە ئەمنیەکان لەگەڵ سەرۆکێکی نیشتیمانی کوردستانیش ئەوە بووە کە بە پلانێک دابنێن بەبێ خوێن ڕشتن بەبێ کێشە بەبێ تەقا لاهوری شێخجەنگی دەستگیر بکرێت یاخود خۆی ڕادەستی هێزانامنیەکان بکات. گەڵک سپاس پێشەوە بەختیار پەیامنێرە ڕۆدابێژ سلێمانیە بە تۆ بمەڕابووی ئەگەر زانیاریەکە نوکەتە دەستێتە جارەکە دنجی ئەمێ لەگەل بینەرێن خوا بێ زانیاریە پاروە بکەن.